بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لیترێک بانزین لە هەرێمی کوردستان بە شێوەیەک بەرز بۆتەوە بە جۆرێک کە ئێستا لیترێک بانزین زیاتر لە 1100 دینارە بۆ بنزینی نۆرماڵ. ئەمە لە کاتێکدایە کە لە ناوەڕاست و باشووری عێراق لیترێک بانزین بە 450 دینارە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکاری گرانکردنی نرخی بانزین لە هەرێمی کوردستان دەکەین و قسە لەسەرەوە دەکەین کە هەرێمی کوردستان پێویستی بە چەند لیتر بنزین ڕۆژانە هەیە و بۆچی ئێستا ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین بەرز دەبێتەوە و بەرزبوونەوەی نرخی بنزین چ کاریگەریەکی لەسەر گرانکردنەوەیەکانی گواستنەوە تا لەسەر گرانکردنی شتومەکیش دەبێت بە میواندارێک لە بەڕێزان بارزان محەممەد جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و نەوزادی مهندیس شارەزای وزە قسە لەسەر ئەم پرسە دەکەین. بەڵام سەرەتا لێدوانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و چەند پەرلەمانتارێک دەبینین لەبارەی دۆخی بنزینەوە. طبعا لە ڕابردوو وەکوتم ئێمە سەبارەت بە بنزین و نووسراوێکمان ناڕستەی وەزارەتی نەوتی عێراق کرد، نووسراوێکمان ناڕزای ئەنجومەنی وەزیران و چەند نووسراوێکمان ناڕاستەی وەزارەتی سامانە سروشتەکان کردەوە بەداخەوە تا ئێستا کاری پێویستی لەسەر نەکراوە. ئێمە پێمان وایە چارەسەری گرفتی کەمی بنزین و گرانبوونی بنزین لە ئەستۆی حکوومەت هەرێمی کوردستانە و لە ئەستۆی وەزارەتی سامانە سروشتەکانە و چارەسەرەکەی بەوە دەکرێت کام بنزینیش 690 دیناریە بە شێوەیەکی داگپەروەرانە دابەشکرێ بەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە و هەروەها پاڵاوگەکان حکوومەت دەعمیان کاواتە نەوتی خاویان پێ بدا حکوومەت هەرێمی کوردستان بۆی بەشێک لە بەرهەمەکانیان دابەشکرێ بەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە بە تایبەتی بنزین کامە خاڵێکی سەرەکیە بۆ هەرزانکردنی بنزین کە تا ئێستا حکوومەت نەیکردووە و مێدەوارین جێبەجێ بکات. سەرباری گرانبوونی نرخەکەی بەهۆی تێکەڵکردنی ئەم بنزینە لەگەڵ مادەکانی پترۆکیمیاویە بووە بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆری ئۆتۆمبیلەکان تێک بچنوە بوخارکە بە تایبەتی مادەکانی میثانۆڵ و MTBE بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ نەفتا تێکەڵەکرێنەوە هیچ بنزین نییە، ڕەبتی بە بنزینەوە نییە. ئەگەر ئەم پرسە بەردەوام بێت و حکوومەت ڕێگری لێ نەکا مەترسی سووتان و تەقینەوەش هەیە بۆ زۆربەی ئۆتۆمبیلەکان چونکە زەختێکی زۆرەکە بوخارێکی زۆری هەیە. ئەمە جگەلەوەی سووتانەکەی زۆر خێرایە لەوانەیە یەکەم بنزینە بکرێ بە 1100 دینار بەڵام لە بنەڕەت تا 1400 دینار لەسەر یەکەوێت چونکە زوو ئەسووتێ ئەگەر 100 کیلۆمەتر بە 10 لیتر ببڕیت بە لە 10 لیتری ئەم بنزینە نزیکەی 75 لەو پەڕی حاڵتە 80 بڕ. گرفتی بنزین پەیوەندی بۆ هەیە کە چەند دەستە و تاقمێک کە سەر بەدەسەڵاتن لەلایەن کۆمپانیای پاڵاوگەوە یا لەلایەن پاڵاوگەیەکەوە بەرهەمی ناوخۆی لە بنزین بەرهەمێن و بە نرخی هاوردەکراوی فرۆشن و ئەو دەسەڵاتدارە دەستڕۆیشتوانە وا ئەکەن کە تەنها یەک لەسەر سێی پێویستی خۆماڵی کە 6 ملیۆن لیترە لە بنزین دابین بکرێت لایەن بەرهەمی خۆماڵیەوە، دوو لەسەر سێکەی تری بە ناچاری هاوردە بکرێت کە ئەوە نرخی بەرز و پارەی بەرزە و ئەم بەرهەمە خۆماڵیەش لە بنزین بەو نرخە بەرزە بفرۆشێت چونکە تێکەڵیەکەن لەگەڵ هاوردەکەیە. سەرنجام خەڵک ئەبێتە قوربانی. چارەسەرەکەشی ئەوەیە کە پێویستە هەموو پارێزگایەک پاڵاوگەیەکی خۆی هەبێ و ئاعتیماد کاتە سەر خۆی و 100% پێویستی ناوخۆ لە بنزین بە بەرهەمی خۆماڵی دامین بکرێ نەک بە بەرهەمی هاوردەکراو. ینی ئێستا بنزین هەیە سەرچاوم بە 1025 تێ دەکەی تەنچی دەکوڵێ ئەمزایتم هەر ساوار لەسەر منزلی دەکوڵێ نەمزانێت ناو تەنچی بنزین بکوڵێ. ینی بە سەراحەت بەڕێ سەرۆکی پەرلەمان ینی ڕۆژێک خەڵکێک تەلەفۆن دەکات دوو فیت بەمڕاوەسا لە ڕۆژی ئێستا دەفرۆشێک گرانە قەیناکە بەس بە هەرزانبی هەرزانیش دەبێت قەیناکە با بنزینەکە کوالەتی باش بی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کەک بەرزان بە خێر بنێک لەسەر تا بە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سوپاس. ئەگەر وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێوە بەدوایە چونتان کردووە بۆچی نرخی بنزین ئەوەندە گران کراوە بە جۆرێک لە ماوەی ڕابردوو لە 550 دینار و ئێستا بۆ دو قیمەت 1000 و بڵین 100 ئەو بنزینە نۆرماڵەکە بڵین. ئێمە لە سەرەتای ئەم قەیرانەوە کە جارێکی بۆ خۆ دەزانی قەیرانی سوتەمەنی لە هەرێما بە بەردەوامی هەیە. هەندێک جار ئەچێتە ئاستێک و ئەوەستێت و هاوڵاتی بڵین لەو ئاستای حسابی خۆیەکات و بەڵام
لە ناکاو گۆڕانکاری ئێمە کاتێکە بنزین لە 500 دینارەوە بوو بە 525 لەو کاتەوە ئێمە لە ڕێی لیزی وزەوە یاداژێرێ بە سەرۆکایەتی ئەنجومەن و سەرۆکایەتی ئەنجومەن هەم حکومەتی خۆجەیی هەم وەزارەتی سامانە و سروشتەکان هەم ئەنجومەنی وەزیران تەنانەت پەنامان برد بۆ وەزارەتی نەوتی عێراق ژانی ئەم بابەتە بابەتێ نییە کە ئەنجومەن بێخەم بوو بێلەی ئەنجومەن دەسەڵاتێکی چاودێرە چاودێری دۆخەکەی کردووە هۆکارەکانیش لە سەدان بۆ نەیاخستومانەتە ڕوو کە بۆ گرانە ئێمە ئەگەر بین باسی ئەم قەیرانە بکەین ئەم قەیرانە خۆی حکومەت دروستی کردووە حکومەت هێرێمی کوردستان قەیرانی سوتەمەنی و دروستی کردووە حکومەت هێرێمی کوردستان لە کاتێکا کە بڕیاری یا سوود لە نەوت و گازی هەرێم وەرگێ لە پەرلەمانە یاسای ژمارە 22 لە 2010 یاسایەکی بۆ دەرچوان لە برگەکانی 11 زۆر بەڕوونی باسیەوەکە کە حکومەتی هێرێمی کوردستانە بێت 4 کۆمپانیادانە بە مەبەستی دۆزینەوە دەرهێنان پاڵاوتن فرۆشتن ئەم ئەرکانە بەداخەوە تا ئەم ساتە هیچ کۆمپانیایانی ئەنی دەبووە لە 2010 کۆمپانیایك بۆ پاڵاوتنی هەمەکانی نەوت نیشتیمانی کە یەکێکیان پاڵاوتنی بەرەمەنەوتیەکانە 4 کۆمپانیای نیشتیمانی بۆ نەوت و گاز کە ئیشەکەی دۆزینەوەی بیرەکان بێ دوایی دەرێنانی بێ دوایی گۆڕینی نەوتی خاو بۆ پێگاتەکانی کە ئەمە نەوتیسبیە بەنزینە گازۆی لە نەوتی ڕەشە پاشماوەی بەرهەمەکەیە باش ئێستا 30 ساڵ ئێستا حکومت پاڵاوگەیەکی نییە هی حکومت خۆی بێ ئەوە بنزین بڵێ نەوت بپاڵەوێ پێکاتەکانی دەربێنێ نەخێر نیەتی ئاساییە نەخێر ئاسایی نیە چکە لە پەرلەمانە ئەو بڕیارە هیراوەکە 4 کۆمپانیای نیشتیمانی داندێ ئەمە بابەتێکی هەیە ئەم بابەتە هاتۆ ڕۆشتووە ئێستا ئەمە لە فەدایمە شاراوەیەکی تایە دایمە ناڕوونە دایمە جێی گومانە هاتن بۆ مەبەستیەوەی کە ئەو گومانانە بڕەوێننەوە دامەزراوەیەکیان بە ناوی سندوقی داهاتی نەوتیەوە دانا سندوقی داهاتی نەوتی تا ئێستا لە بنیە حکومەت تاوەکو ناوەیە تا ئێستا پێک نەهاتوە کە ئەمە فرۆشتنی بەرهەمەکان بخرێتەوە سنووقۆ و دوایی جارێکی کە لەو سنووقۆ لە ڕێی وەزارەتی دارایەوە دابش کرێ بۆ ئەم بابەتانە ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە باش بەس هۆکارە سەرێکێکی گرانبوونی بانزین ئێستاخر بۆ باسەکەم ئەمە من ئەمە هۆکارێکە کاڵم بۆ حکومت بەرپرسیارە ئەگەر حکومەت ئەم هەنگاوانەی بنایە لەوانەیە چکا گرانبوونەکە ئەگەر ڕاستی بێ گرانبوونەکە جیهانیە بە بۆی ئەو شەڕی رووسیا ئۆکرانیەوە بەرهەمەکانی نەوت و پترۆکیمیات بە ینی بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهانە بەڵام بۆ وڵاتێ نا کە خاوەنی ژێری ئەرزەکەی نەوت بیانی بۆ ئێمە نا لە ئێستاە بۆ گرانە لە ئێستاە بۆ گرانە لە ئێستاە لە سلێمانی بۆ گرانە ئەمڕۆ قەرار بوو بەنزینی 600 دینارەکە بیرێتەوە بە سلێمانی ئەوەی عێراق مەبەست ئەوەی بە ناوی عێراقەوە نەیرا هۆکارەکەی چی بوو؟ ئەوە من هۆکارەکەی نازانم بەڵام هۆکاری و نەمانی ئەو بەنزینە بۆ خۆتان نەزانم مای لەوە پێش لە پاڵاوگەی کارەکرا پاڵاوگەی کار لەلایەن خەڵچێکەوە بەرموشەگرا و عێراق نەوتەکەی وەسان بەڵام کە عێراق نەوتە خاوەکەی وەسان حکومەتی هەرێم بەردەوام بوو نەوتیا بە کۆمپانیای کار و هەندێ پاڵاوگەیکە کە توانیان ڕۆژانە بە نزیکەی 1,200,000 لیتر بەنزین بەرهەم بێنن بەڵام 1 لیتری ناوە بۆ شاری سلێمانی لە هەولێر و دۆکە دابشکرا دەگەڕێم وڵات قسەی زیاد لەسەر کاک نەوزەت جەناویشت بەخێر بی بۆ چوونی بەڕێزت چیە وەکو شارەزایەکی وزە لەسەر گرانبوونی بانزین بەم شێوەیە بەتابەت کێمە وڵاتێکی نەوتین و دوایەوەی کە حکومەت هێرێم نەوتی فرۆشتنی پاڵپشتی سوتەمەنی هەڵگیراوە ڕۆژ بە ڕۆژ نرخی بڵین بانزینە غازە نەوتی سپیە ڕووی لە بەرزبوونەوە کردووە ڕاستە خۆی هەندێک هۆکار هەیە هەندێک هۆکاری ناوخۆیی هەیە ناوچەیی هەیە جیهانی هەیە وەکو کاک شێخ بەرزان باسی کرد خۆمان نەزانین کەوا دنیا ئێستا لە قەیرانێکی داراییایە
و بەهۆی شەڕی رووسیا ئۆکرایناوە ئەسعار و نرخەکانی نەوت بەجارێ زۆر باش بەرز بووەوە کە ساڵی 2014 $115 بوو ئەو کاتە زۆر بەرز بوو لە دوای 2014ەوە کە قەیران دابەزی هاتە سەر $27 لە وڵات و لە دنیاە ئێستا بە پێچوانەوە لە ئەنجامی ئەم شەڕی ئۆکراین رووسایە چۆتە سەر $120 کەواتە لە 2014 تێپەڕی کردووە ئەمە یەکێکە لە هۆکارەکان تەبعاً خۆتان نەزانن دنیا بەهۆی بەجیهانی بوونەوە سیستەمی بەجیهانی بوونەوە هەموو پێکەوە بەندین یەکسا وەکو جارانی نەماوە ساڵانی هێشتاکان هەفتاکان حادیسەیەک لە سوچێک لە وڵاتێکی دنیا ڕوو بدا کاریگەری نەبێت بەسەر ئێمەیە ئێستا لە دوورترین شوێن کارەساتێکی سروشتی ڕۆیە لە وڵاتێکا کە تەسیری هەبێ بۆ دەوروبەری خۆی تەسیرە کاتە سەر هەموو دنیا ئەمە یەکێکە لە خاڵەکان ئەوە دووهام لە ساڵی لە یەکی 2016 هەمومان نەزانین کەوا وەزارەتی سامانە سروشتیەکان دەعمی سوتەمەنی نەهێشت وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بەڵێ هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە خاڵە هەرە سەرچەکان کە شێخ بەرزان ئەڵێ حکومەت سەبەبێتی بالفعل ئەمەیە باشە دەعمی سوتەمەنی چیەگەر بۆمان ڕوونکەیت بەڵێ دەعمی سوتەمەنی مەسەلەن تۆ وەکو عێراق ئێستا خۆ عێراق لە هەفتەی پێشوو من لەبەرەوەی متابعی چالاکیەکانی وەزارەتی نەوتەکەم وەزیری نەوت ئەڵێ ئەو بەنزینەی کە ئێمە دەیدەین بە 450 یاخود بە 690 بۆ خۆی لەسەر ئێمە 1100 دینار کەوتووە بەڵام ئێمە وەکو حکومەت وەکو وەزارەتی نەوتی عێراقی ئەو مەبلەغە زیایە لە خەزێنەی حکومەتی خۆمان ئەیخینە سەری و نایخینە سەر ئەسوی هاوڵاتیان بۆی هاوڵاتیان نەکەنە ژێربارێکی قورسایی و سەختی ژیانەوە کۆمە ئەمە حکومەتی هەرێم لە یەکی 2016 ئەمەی بڕیوە ئەجنا خۆمان هەمومان بیرە لە حکومەتی هەرێمیشا پێش 2016 لیترێک بەنزین بە 500 بووە بە 550 بووە کە ئەم قەراری دەرکرد یەکسەر بەرز بۆ بە هەنگاو تەبعان ئەمە سیاسەتێکی هێواش بە هێواش بوو لە گەیشتە 600 گەیشتە 700 گەشتە تا ئێستا ماوەتەوە ئەمە وای کرد ئەو کاتە بەڕێی من ئەگەر مبەڕیرێک هەبوو بێ بالفعل لە دوای 2014 ئەزانین قەیرانەکانی سەر هەرێمی کوردستان زۆر تون بوو بەڵام ئێستا بەڕێی من ئەگەر بەرمیلێک نەوت بە گەیشتوێتە $120 دیکاکە حکومەتی هەرێم وەزارەتی سامانەشەکان وەرە لانی کەم کە ئەگەر بەڕێی منش هەروایە ئێستا پاڵاوگەی پاڵاوگەی بازیان ئێستا حسابی لەگەڵاکاڵێ کاکەجیان من پاڵاوتی لیترێک بنزین بۆ نمونە 1000 دینارەکەوێ لەبەرەوە من خۆم ناخەمە ژێر قەرزاریەوە من ڕووەکەمە وەزارەتی سامانە سروشتیەکان وەرە وەزارەتی سامانە سروشتیەکان لەو 500 دینار زیایی کە چۆتە سەر بنزینەکە لانی کەم تۆ 250 دەعمکە 300 دەعمکە هێتە سەر 600 بۆ 700 دینار ئەمە بەلانی کەمەوە تا ڕادێک لەسەر خەڵک هەمووی ئاسانە بەڵام تۆ بڵێ هیچ دەعم ناکەم و من بە سوتەمەنی لە بازاری دەرەوە ئەهێنم بەڕێی من کاک بەرزان لەوانێ متابعی بۆ هۆی حکومی ئیش و ئەنجومەنەوە نزیکترین شوێن کە بەنزینی لێنن ئێرانە ئێران وڵاتێکی نەوتیە باشە صادراتی زۆر کەم بۆ تۆ بۆ معلومات ئەنگەماروی دنیا لێسەرە باشە هەمووی لە ناو پاڵاوگەکانی خۆی سەرچاوەکەی نەوتی خۆیەتی پاڵاوگەی خۆی تەسفیەکە معقول نییە بەو شیعرە گرانە تۆ بچیت لە ئێرانی بکڕیوە بیێنیتەوە من تەسەورەکەم کاک بەرزان ئەگەر عەدەدەکە ڕقەمەکە غەڵەت دەبێ مادام تۆ لێرە بە 1100 فرۆشی لانی کەم لە ئێران بە 900 ئەیکڕی بە 950 کڕیت باشە خۆ من ئەگەر دەسەڵاتی حکومەتی ئێرانم نەبێ دەیوەرە لانی کەم کە دەعمی سوتەمەنیەکەش ناکەی وەرە گومرکی سوتەمەنی کەم کەرەوە لانی کەم بۆ ئەوەی 900 ئەگەر بە 900 پێ بە 950 بێ لانی کەم بە 1000 بیفرۆشیتەوە نەک تۆ بڵێ وڵا بازار ئازاد دەکەم حکومەتی هەرێم چێت تاجیر و بازرگانە بێنێ ئەچێتە سەر منافەسای بازار بەڵام لەگەڵ ڕێزم خۆ کاک بەرزان لەوانێ شارەزا بێ لەوانێ چەند کۆمپانیایە سوتەمەنی بێنێ لە دەرەوە ئێم سێ کۆمپانیایی یەکەگرن قۆرخی بازاریان کردو سعر دانابەزێ هەموو ئەمانە ئەسبابی حەقیقی ئەم گرانبوونن و چارەسەریش هەیە هیچ کێشەیەک لە دنیا بێ چارەسەر نییە کاک حەکیم مثلا لە توانای کۆمپانیایەک نییە وەزارەتی سامانەشتەکان لە توانای وەزارەت نییە حکومەتی هەرێمی کوردستان لە دوانای حکومەتی هەرێمی کوردستان نییە وەرە تەنسیقێکی باشەکەم وەکو کاک بەرزانە فەرمێ ئەم بەنزینە عێراقی 690 شەڕم لەسەر کرد بێت دەچمەی هێنم تا قەیرانەکە لەسەر میلەتەکەی خۆم کەمکەمەوە کە تۆ هیچ دەستە وستان دابنیشیت وەڵا بازاریش بەناوی بازاری ئازادەوانێ خوێن و گۆشتیش دەمژن بەداخەوە یعنی وای لێ هاتووە ئەمە ئەسباب حەقیقانە بۆ لەسەرۆش کە بۆچی پاڵاوگەمان نییە دەگرێت وڵات لە کوردستان کاک بەرزان سەبارەت بە بەنزینە 690 دینارەکەی عێراق ئێستا بڕیار بووە ئەمڕۆ بێت بۆ سلێمانی وا بڕیار کە نەهات نازانم هۆکارەکەی چێکە نهاتەوە بەڵام ما بڕیارە دەست پێ بکاتەوە وا بڕیار دەست پێ بکاتەوە بەزەوەی هەرێم کە ئێستا بەڕێزەوتت ئێستا نزیکەی 25,000 بەرمیل نەوت دەدرێت بە پاڵاوگەی کار 1 ملیۆن لیتر بەرهەمی هەیە
مليونك وحكومتي هرميات طبعا جاران حكومتي عراق نوتا خاوكايا تقريبا لوتيكا برا ولا سليمانيا حكومتي هرم نازان بنزيكي شناب وەکو نزیکە 25,000 ئەوە نازان 25,000 بەرمیل ئەوە زانم لە ناو هەولێرە ئەو بنزینە دابەشە باشە بەس وتت پشکی باشە بەس وت پشکی سلێمانی نێت سلێمانیەک لیتری بۆ نهاتۆ لەو ساتت هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەوە بێ بەڕاستیەکەی ئێمە سنووری دەسەڵاتەکەمان لەسەر حکومەتی چاودێرێ بەسەر حکومەتی خۆجێیەوە ینی منەمێ زانیارێکی کەو بمێ باشە لیسێکی باڵای نەوتوگازەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکێتی ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز جێگیری سەرۆکی ئەنجومان نیوەزیران جێگرا وەزارەتی پلاندانانی تایە وەزارەتی دارایی تایە وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕاستیە سیان لەوانە پەیوەندیان بەم ناوچەیەوە هەیە نوێنەریان ناوچێن لە ئەنجومەنی وەزیران من ئەوە جێی پرسیارە و جێی سەرسوورمانە هەنی وەکات چییە؟ ئەگەر یەک حکومەتە ئەبێ بۆ سلێمانیش بەشی خۆی بێ ئەگەر یەک حکومەت نییە تێمانگەێنی ینی کە لێرە بابەتەکە کەوتۆتە سەرەوەی کە مەسەرەن ئەمە بێت لایانی کەم تەکسی پاس هەندێک کەس سوودی لێ بەخشێ ئەوی کەش ناگاتەوە ئاستەیە لە هەمان کاتە لەم چەند ڕۆژەی دوایی یاریوەکو ئەوانە نەوتێکەیە کە بەڕاستی بەسوی زۆری نەوتی ناوچەی سلێمانی لە ڕێی ناوەڕاست و باشوورەوە دابینەکرێ کە بە شێوەیەکی فەرمی نایێت بە شێوەی نازانمەتوانی بڵێن قاچاق بڵێن ئێستا و بەنزینی کە لە سلێمانی دێ سەرچاوەکەی لەکوێیە بڵێن سەرچاوەکانی سەرچاوەیەک ئێرانە سەرچاوەیەگەیە لە ناوەڕاست و باشوورەوەیەت سەرچاوەیەکی شامەی کە ناخۆیەکان هەیە ناخۆیەکان وەکو پێم وتی نەوتی خاونەیراوە بە هیچ پاڵاوگەیەکی سلێمانی هەتا بەرهەمیە بێ ئەوانەی دەریشەوە ئەوەی کە من زانیاریم هەبوو بێ ئەو سەیتەرانەی کە هەیە سەیتەرەی ئەمە پۆلیسی نیشتیمانی عێراقە شعبیە بەڕاستی گرفتی زۆریان بۆ دروستەکەن لەوانەیە سەرانەیەکی زیاتریان لێ بسەنن ئەوەش جۆرێکی کە بارگرانی دروست کردووە وەکو کاگنۆزادیش فەرمووی یعنی ئەو نەوە بەنزینەی لە ئێرانی شەوەیەت بەڕاستەکەی گومرگیە لێسەنن کۆمەڵێ ڕێکاری کە هەر تەنێک لەو بەنزینە $120 چێتە سەر دابەشی کە ینی لەیسا کە دۆلارەوە بە ئەنرخەیە ینی ئەو 150 حکومەتە گەرمەبەستی بێ ئەو پارەیە کەم کاتەوە ئێستا بەنزین لە 900 هەر بەسیتریشت لە هەمووی گرنگتر کە ئێمە بە خاڵێکی زۆر گرنگی دانین جاران ئەم دەسەڵاتە لە سلێمانی بوو لە دەسەڵاتی پارێزگای سلێمانی بوو چی بکە کە ڕێ ئەیان نەوت بازرگانەکان بێنن بنزین بێنن نەوتە بنزینە هەموو مشتەقاتی بڵێن نەوتی خاوف ئەو دەسەڵاتە کە لێرە بوو بەڕاستی بنزین 500 تێنەپەڕان کە برایەوە سامانە سروشتەکان ڕۆژ بە ڕۆژ ئەڕاتە سەرەوە ئێستا پارێزگاری سلێمانی دەسەڵاتی نییە دەسەڵاتیەوەی نییە کە فەرماندا بۆ نمونە با کێبرکێک بکرێ کۆمپانیەکان ئازاد بن لە هێنانی بازی ماوە کوالیتی باش ئەو سەردەمەی کە دەسەڵات لە سلێمانی بوو هەم کوالەتی بەنزینەکە باشتر بەوە ساڵانی 19 و 20ەوە ینی خۆمە ساڵانێکی دوور نییە هەم نرخیش ئەو ئاستە نەبوو کاتە بۆیە ئەمە جارێکیکە بەس خۆ بەزی بازرگانیکەش لە سنووری هەولێر هەر سەروی هەزارە ینی ئەم حاڵەتە بۆ هەولێریش ڕاستە یعنی ئەوەی کە نەموتووە لە هەولێرانە تەریکە یەک شتێ با پێ بڵێم ئێستا ئەو 600ەوەیە کە هەبێ کری هاوڵاتێک کە سیارەی نییە کەمتر لە سەریەکە ئێستا سواری هەش تەکسێ بێ لە سلێمانیا ئەگەر جاران بە سێبر دەبێتی سا بە 5 تۆ ئەو هاوڵاتەی کە خاوەنی سارەی تایبەتی خۆیەتی دڵنیام کە ڕێکارێ بۆ چۆنێتی سەربوونی بەنزین و بەکارێنانی دانیانی بەڵام تۆ خەڵکێکەیە معیشەتی لەوانەیە لەوانێت تایارە و با 500,000 پێیانەکە ئەم کاتە لە ئیژە بێتەوە ڕاتەوە نەپازەیە ینی ئەگەر بەڕاستی زۆر بود بیتەوە لەم بابەتە
یانی هەر بابەتەکەەوە نییە بەنزین گران بوو کاکە گەڕەگەیە لە سلێمانیە پاسی نییە ینی تۆ سەریگە گەڕێک هەیە پاسی نییە گەڕێک هەیە ئەبێ دوو پاسکە ئەمانە هەموو هۆکارن کە خەڵک خۆی بۆ گواستنەوەی تومەک و مادەی خۆراکیش کە کرێکە گران بوو دوجاراویش گران بۆ هەموو ینی ئەگەر ئەنی تۆ جاری وایە هەستەکەی نییە ئێرە ئاشتی نەزانۆ خوای جێر بەڕاست ینی کاکە خەڵک هەیە گەڕەکەەکەی گەڕێکی تازەیە نە ئاوی هەیە نەکارەبای باشەیە نەهۆکانی گواستنەوەی هەیە ینی تۆ هاوڵاتێکەکە فەرقی نییە لەگەڵ هیچ هاوڵاتێکیکە ئەمانە هەمووی حکومت پێویستە حساباتی لەسەرکە بەداخۆ ناکە باشە دوای دین قسە سەروەیان قۆڕخکاری هەیە لە مەسلە هێنانی بەنزین کاک نەوزەت سەبارەت بە پاڵاوگە زۆربەی وڵاتانی کە بڵین خاوەنی نەوتن خۆیان پاڵاوگەی هەیە دەی پاڵێون پێراویستی ناوخۆ ئەولویات دابین دەکەن وڵات هەیە بە دەرەوەش دەیفرۆشێت بەس ئێمە بۆچی لە هەرێم تا ئێستا پاڵاوگەیەکی حکومینی هەرچەندە دوو پاڵاوگەی بڵێنەی پێشتر دەڵێن وەزارەتی پیشسازی عێراق بوون دراونەتە بە کەرتی تایبەت دوو کۆمپانیا حیزبی خۆی کاکە ئێمە وەکو حکومت سیرکەین حکومت لە هەموو دنیاە چەند ئەرچێکی سەرکی لەسەر شانە یەکێک لەوانە پاراستنی ئەمن و ئاسایشی ناوخۆ لەگەڵ پاراستنین سنوونە نێودەوڵەتیەکانە دووهام داوینکردنی خۆشگوزەرانیە بۆ تاک بە تاکی هاوڵاتیەکانی خۆی لە موچەوە بێت لە ئەوە بێت سێ پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەساسیەکان ئاوە کارەبایە بەنزینە سوتەمەنیە خۆراکە ئەوە چوار بریتە لە بەردەوامبوون ئاودانکردنەوەی وڵات پێشکەشکردنی مەشاریع هەندەسیەکان ناکرێت تۆ بڵی لەبەرەوەی قەیرانی داراییە من تەنها موچەم پێیرێت ئەی ڕێگەوبانت ئەی پرددۆک و کاک بەرزانە فەرمێ لە هەموو شار و شارشکەکان گەشەکردن هەیە فراوان بوونی شار و شارشکە و شارەکان هەیە هەموو فراوان بوونیە گۆکو هەندەسیە گۆکو مهندسێ سیرکەم پێویستی بە ڕێگەوبانی تازەیە پێویستی بە ئاوەڕۆیە پێویستی بە کارەبایە پێویستی بە وەسایلی ئیتیساڵات و ئەوانەیە تۆ ئەمانی کە بۆ دابینەکەی کەواتە تۆ ئەرکی حکوومەتی خۆتە جێبەجێ نەکردووە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر بەپێی علم و زانستی ئیدارە بێت ئەبێ ئەرکانە جێبەجێ بکات بۆیە تا ئێساوکو جەنابەت کە پاڵاوگە نەبوو لە بواری کەرتی نەوتە کەرتی نەوت و وزە کەرتێکی زۆر گرنگە بەداخەوە لە وڵاتی ئێمە بە عێراقیشەوە تا ئێستا بەپێی ئامارێکە لە لای خۆم بە دوچارچوونی بۆکەم لە 195 پشت دەبەسینە سەر داهاتی نەوتەکانمان خۆتان زان ێزەکانە کە ماهانە ئاڵێن کاکە گیان نەوت دەوەندە فرۆشە داهاتی نەوتیمان لە 195 باقی لە 105 مێنێتەوە بۆ داهاتە نانەوتەکانی باج و گومرگ و چیوچیەوانە ماڵعیلم ئەبێ تۆ سەرچاوی داهاتت فراوانکەی هەمە جۆرکەی ئەیکەیتە گەشت و گوزار ئەیکەیتە بازرگانی ئەیکەیتە مەسەلەن کشت و کاڵ ئەیکەیتە پیشەسازی ئەمە بەداخەوە هەموو چاومان بە عێراقی شەواڵێم سیاسەتێکی غەڵەتە عێراقیش بۆ معلوماتان من دایمەن کە ئەم قسانە ئەکەین نە من نەکاک بەرزان نە هیچ کەسێکی کە ڕقمان لە حکوومەتەکەی خۆمان نییە و دژاتی دەسەڵات و ئیدارەکەی خۆمان ناکەین بە مقارەتەن بە دەسەڵاتی عێراقی بەڵام کە سەیر دەبینیت لەسەر ئەرزی واقع حکوومەتی بەغداد زۆر شتێک هەنگاوێک چەند هەنگاوێک لە پێشی ئەمەوەیە کە ئێمە ئاواتە خوازین بۆ ئەوەی ئێمە ژۆکووانمان لێبێ بە تایبەتی ژێرخانی کەرتی ئابووری کەرتی نەوتمان نییە بە وەکو زانستی کەرتی نەوت وەکو پسپۆڕێک دەبێت چەند خاڵێک هەیە کە گرنگە کەرتی نەوت ژێرخانە دەبێت جاتۆ هەم لە هەموو بوارێکە کە ژێرخانت نەبوو سەرخانت نابێت پتە نییە خۆڕاگر نییە لە بەردەمی قەیرانەکان یەک لەوانە تۆ بێ مەسەن چێلگەی دەوت و بیرە نەوتەکان بە شێوەیەکی زانستی علمی ئیدارە بیرێ نەوتی لێ ببرێ لێ دەربهێنرێت ئەوە دوو تۆڕی بۆری زۆر مهمە تۆڕی بۆری لە بینی بیرەنەوتیەکان بۆ پاڵاوگەکان دوایش لە پاڵاوگەکانەوانێ بۆ مینا و بەندەرەکانی وڵات کە تۆ هەناردەیەەکەی سێ پاڵاوگەیشەکە لە خاڵە هەرە گرنگەکان تۆ گەر پاڵاوگەت نەبێ ئەگەر هەموو وڵاتەکەشت نەوتی خاو بێ کە نتوانی بیپاڵێوی و مشتقاتی نەوتی لێدابین کە تو پێداویستەکانی ناخۆی لاکەی ناتوانانی دیچی لەگەڵا بکەیت و دوایش لەو وڵاتانەی کە هاتە سەکۆی فرۆشتنی نەوتی ژێچەکە لە مهمەکان کە هەموو ئەم چوار کۆڵەکە ئەساسە بۆ کەرتی نەو زۆر گرنگە و دەبێت مستەمڕیش ئیدامە بیرێ سیانە بکرێ و کەرتی نەوت بۆ خۆی سەیریکە چەندە داهاتی زۆرە ئەوەندەش خەرجی و مەساریفیشی زۆرە لەبەرەوەی خەرجیەکان پێداویستەکانی زۆرە مەسەڵەن تۆ بۆ نمونە لێدانی بیرێک هەندێک بیر وایە بەس لە لێدانەکەیە
بە مەلاین دۆلاری تێچێ تا تۆ بیرەنەوتێک لێدەی بیرەنەوتێکی هەرێمی کوردستان لە هەندێک شوێنە یەک بیرەنەوت 11 ملیۆن دلاری تێچێ 10 ملیۆن دلاری تێچێ 9 ملیۆن دلاری تێچێ لەبەرەوەی بیرەکان پێویستە بەحسی ئەوێت گەڕانی ئەوێت مەسعی ئەوێ هەڵکەندنی ئەوێ بۆ پاڵاوگەکە هیچ پاساوێکێ کە پاڵاوگەمان نەبێ ئێمە وڵاتێکی نەوتی بین چین لە ئێران و لە عێراقوانە خۆی بەڕێی من زۆر جار باسم کردووە دەبوو لەگەڵ هەموو گرێ بەستێکی نەوتێکە بلۆچێکی نەوتی داوە بە کۆمپانیایەک نەوتت بۆ دەربێنێ نەوتەکە بفرۆشێ بەڕێی من وابوو دەبوو فەرزی بکردایە بۆ نمونە من زۆر جاروتومە دەبێت لە منطقەی دوهۆک و محافظەی دووەکە پاڵاوگەیەک هەبێ لە هەولێر هەبێ لە پشدەر و بتوێن هەبێ لە سلێمانی دوان هەبێ لە گەرمیان هەبێ لە هەڵەبجا بەڵێ حکومیە هەبێ و یەکێک لە خاڵەکان بیرمان نەچێ کە ئێستا عێراقیش بەدەستیەوەنێڵێ ناڵێنێت نەبوونی خەزاناتە خەزانات بۆ نەوتی خاو بۆ مشتقاتە نەوتەکان ئێستا هەرێمی سلێمانی کاک بەرزان دەزانێ پێم وایە خەزانات و ئەماری سوتەمەنیمان لە عەربەت 40 ملیۆن زیاتر تێپەڕ ناکە بە هەر سێ چوار نەوعەکەەوە بە گازۆیل بە نەوتی سپی بەڵەزیرەوە کەواتە تۆ بەشی خەزنی پێم وایە هەفتەیەک دە ڕۆژمان نییە ئێمە غەڵەتە بۆ نمونەیەکت بۆ بێنەوە لە عێراقشە ئەزمێ هەیە لەم هەفتەی پێشوو وەزیری نەوت دەڵێ ئێمە دەتوانین قووەتی صادراتمان لە 3 ملیۆن و 350 ڕۆژانە بەرمیل ئەیگەینە 8 ملیۆن بەرمیل لە دوسێ ساڵی داهاتوە لە ساڵی 2023 من بۆ خۆمەڵێم وان ناتوانێت ئەو قسەی دیعاە ئەساسەن هەر قدرەتی توانای بەرهەمێنانی نیە وەکو کەرتی نەوت دوو ئەگەریش بێت خەزاناتی هەڵگرتنی نەوتی خاوی نییە بەشیە بەشی 500,000 لیتر بەرمیلی 500,000 بەرمیلی هەیە هەر لە عێراقا چونکە تۆ نەوتی خاو بۆ سادرکردن ئەوە نییە تۆ لە بیرە نەوتەکەەوە یەکسەر بینێری بۆ بەندەری بەسرا و بیخیتە پاپۆڕەوە ئەبێ خەزاناتێکت هەبێ لە حاڵەتێکی جیرانە کێشەیەکە لە کێشەی تەکنیکە ئەوانە هەیە بۆیە هەرێمی کوردستان قسەکەم بگەڕێمەوە ئەگەر تا ژێرخانی کەرتی نەوت بە قووت نەکا بەهێز نەکا پێداویستەکانی دابین نەکا هەمیشە لە قەیرانی سوتەمەنی و زیاتە بی سوپاس دەکەم کە بەرزەن سپارەت بە قۆرخکاری هەیە لە هێنانی بانزین یاخود بازرگانەکان ئازادن لە هێنانی بانزین بەڵێ خۆی زای قۆرەکارێکە چۆن دروست بووە قۆرەکارەکە لە کڕینیا دروست بووە ینی سا لە ئێران جاران بڵین ئازاد بوو هەست کەسێ بڕۆشتە ئەیتوانی کەمیەکرێت ئێستا ئێران لەوێ فرۆشتنەکەی یاوەتە دەست کۆمپانیایە واتە سەورەکەم کۆمپانیایە کە پیاوێکی ئەفغانیەوەی کە ئێمە زانیاری وشتمانە بێت لەگەڵ هەندێ خەڵکیکەی جنوبی عێراق کە لەوێ جارێکی کە بازرگانەکەی ئێمە لەوانێکڕێتەوە ئێتر تۆ خۆ دەزانی بازرگان ئەتوانێت بڕیار بە جەنابتی بفرۆشێ بەکار نەوزادی نەفرۆشێ هەنی قۆرەخکاریەکە قۆرەخکاریەکی ئەتوانم بڵم سیاسیە لەبەرەوە هەندێک کەس سلێمانیەک دوو کۆمپانیان قۆرەخکاری بە کوالیتەکەیەوە هەیە نچەند بەڵانی شارەزان لە بواری بازانە کوالیتەکەی خراپە جگە لە گرانیەکەشی لە ئێران حکوومەتە بە کوالیتی خراپ بەنزین بەرەم نایێنێت لێرە کێشەیەگەیە کە یەتە ئەو شەنانەی کە نەوتی ئەو گۆڕەپانانەی کە نەوتی تیادااندێ لە ئامادەیەگەیە کاگنەوزات جەنابی شارەزاترە پێڵێن نەفتا کێکەڕێکەکەن بە هیچ شێوەیە بەنزین نیەوە پێکاتی کیمیایی فیزیاییەک وەڕێەوەی کە ئەوکو گوێ لێ بۆ ئەیکوڵێنێ گازێکی زۆریە بێت لە ئامان کاتا بێتەوەی سووتانی هەندێ شتی ناو ینی سەرباری گرانەکەی کوالیتەکەشی زۆر خراپ لێرە کوالیتەکەی دەستکاریەکە کوالیتەکەی دەستکاریەکەی ئەی چاودێری پشکنی نییە بۆ گۆڕەپان و بڵێن ئەو شوێنی کە نەزانم مادەی تێکەڵ دەکرێت قۆڕەکارەکە ئالێرا دەست پێەکە چاودێر و پشکنین لە ڕاستیا بە ئامێری پێشکەوت و ئەوە کاگنەوزات دەتوانێت زیاتر جواب بباتەوە لێرە کە ئێمە لیژەی و زەمان بە بەردەوامی کە بە داداچوونەکە کێشەکە ئەوەیە لە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزای سلێمانی ئەو ئامێرە پێشکەوتووە نییە ئامێری پشکنی نییە هەیە بەس پێشکەوتوەکە ینی خۆی ئەو مادەی نەفتایە دوو مادەی تایە زۆر خراپە سیلڤەر و ڕەساسە ئەمە لێرە هیچ ئامێرێ نییە بتوانێت ڕێژەیەوە دیاریکە کێشەکە لەوایە جنا ئامێری پشکنی نەیە ئەزۆ کولیژەکەی خۆتان ئامێری پشکنین بۆ بەنزینێکی سروشتی نەگە بەنزینیکە لە دوای تێکەڵ بوون دروستە بێت وە کوالەتی کۆنتترۆلیش بامان شێوە ئامێرەی نییە و ئەجینا من تەسەڵ ناکەم لە وڵات ئێرانەوە بەنزین بەوش ئەوی کابرایەکی
بازرگانێکی بچوو گەچێ بە دەبەی یعنی بنزینەکەی جیازە لەگەڵەوە بنزینێکی هەیە لە ویسکەکانی فرۆشتنی بنزین لەبەر ئەوە لێرە وەکو پێم وتی ڕێگریەکی زۆر هەیە و ئەو قۆرەخکاریە هەیە باش و ئەو بردنەوەی دەسەڵاتە جارێکیکە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان بەڕاستی ئەوە ڕێگری کردووە لەوەی کە دەستکراوە بن لە ناو شاری سلێمانیە کەبڕچێ هەبێ کەبڕکە بێ لەسەر دابەزین لەسەر باشبوونی کوالێت سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵ دەپلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵێبا سین 5 تێک 2 هەستە بڕەوە بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نییە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە هەموو شتێک تەواوە بڵۆ بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی بڵۆ بە ڕۆژی شێرکۆیان نەبوو گڵۆ بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کەک نەبزە سەبارەت بە کوالیتەکەی ئەو بەنزینێکی لە کوردستان هەیە کوالیتەکەی چۆنە خراپە و مەترسیدارە بۆ هاوڵاتیان؟ بەڵێ لە شێوەی زانستیە نەوتی خاو لە چەند ئەساسێکە و پێگێت ئەساسی پارافینیمان هەیە ئەساسی ئۆلیفینیمان هەیە ئەساسی ئەڕۆماتیکیمان هەیە تاوان ئەمانە هەر یەکەیان نسبەتی خۆی ئەساسا نەوتی خاو بریتێ لە پێکاتێکی هایدرۆکاربۆنی نسبەتی کاربۆن لەگەڵ هایدرۆجینە تەسیرەکە لە جۆری ئەو نەوتی خاوە جا هەچ کاتێک بە نەوتێکی خاو پێکهاتی پارافینی تاوان پارافینیش پێکاتەیەەکە بە ئەوە پێکاتینی نۆرمال پارافینمان هەیە و سایکل پارافینمان هەیە یاخود پارافینی ئایزۆ پارافینمان هەیە ئەوانە کەشتی علمی و زانستین هەچ کاتێ نەوتێکی خاو نسبەت یاخود پێکاتە سەرەکانی لە جۆری پارافینی بوو بە مشتەقاتەکانی بە تایبەتی کە بە باسی بەنزینەکەین بەنزینەکەشی باشە بێت بەنزینی باش و خراپی بەنزین لەسەر چی ئەساسێک لەگەرێتەوانەیە کە ئەبێت نمبەر ئۆکتان هەیە یاخود ئۆکتەی نمبەر هەیە دەبێت لانی کەم لە سەرونەوە تو دووە بێت چونکە ئۆکتەی نمبەر پێوانەیەکە لە بینی 0 بۆ 100 لەسەر دوو ئەساس و دوو پێکاتەی سەرەکی دانراوە 0 بۆ 100 لە باشترین بنزین دەبێت لە سەرونەوە تو دووە بێت تانەوە تو هەشت بێت بۆچی باشە چۆن بزانین بنزینێک باشە دەبێت بنزینەکە زوو بسووتێ پاشەڕۆی نەبێت لە ناو مەچینەکەیە بخار و دووکەڵی نەبێت باشە و ئەمە پێی دەوترێت ئۆکتان نمبەرەکە باشە و ئەسووتێت و هیچ مەترسێکی نییە و کاتێک کە مەچینەیەک ئێستا ئێمە هەمومان سیارەمانەیە کاتێک بنزین تێگەکەی لە سەرۆ ژووچیەکە بنزین لێین دەنگێک لە دیلکۆکەمان وڵێن دەجی دیلکۆکەمانەیە ئەوە دەلالت لەوکە ئەو بنزینەی تۆ خراپە نمبەر ئۆکتێنی نزمە هەچ کاتێک نمبەر ئۆکتێن لە خواردنەوە تو دووە بوو هاتە سەر 1970 بنزینێکی خراپە ئەوەی کە ئێستا باستان کرد نەفتە بە هیچ شێوەیە نەفتە ناوی خۆی بەخۆیەتی بنزین نییە پێکاتەکەی جیاوازە جا کەواتە ئەگەر دوایی پێکهاتی نەوتی خاوەکە هاتە سەر نەوعیەتی ئۆلیفین پێکاتە سەرەکیەکەی یاخود ئەڕۆماتیکی کێشە دروست دەبێ بۆ ئەمانە لە پێکهاتەکانە لە ئەنجامی سووتانی ناو مەچینەی سیاراتە پێکاتێکی مێویان زیاتر مێوی یعنی شتێکە ئەلچێ بە ناو سیارەکەەوە بە ناو مەچینەکەتەوە مەچینەکەت خراپەکە تەسیل لە کاری ئەواکە و بخاریان زۆرە بۆ نسبەتێکی بخاریان زۆرە ئەم بخارە دەرەجەی حرارەتی ناو مەچینەکەت بەرزە بێتەوە کە بووە مەترسی لە تەقینەوەی مەچینەکە دەکا بۆیە ئەم جۆرەش کە ئەمانە کە ئەوە بێت جا زۆربەی مشتەقاتی نەود یا نەفتا یاخود کیرۆسین یا مشتەقاتە قورسەکان تەبەن ئەمانە پێکاتێکی قورسن باشە لە ئەساسی نەوتەخاوەکە هەچ کاتی ئەمانە زۆر بوو چیەکەنم کۆمپانیانە یاخودم تێکەڵانی وەکۆڵێن لە تانجەرۆ کۆکاگان هێن میتانۆل یا ئیتانۆڵی تێەکەن ئیتانۆ میتانۆل نسبەتی خۆی مادەیەکی زوو دەبێ بە هەوا یعنی زوو ئەسووتێ و نسبەتی غازی زۆرە باشە ئەمانە واکە یەکەم کە جیازەکەی نەوت و کانزاکان دەتێت مەسەلەن جیازەکە خاتە ناو 20 لیترەوانەیە بالفعل ئۆکتان نمبەرەکەی بەرزەکاتە چونکە ئۆکتان نمبەری میتانۆل ئیتانۆل خۆی بەرزە کە تێکەڵ یەکەیت لەسەر 1970 بێ لە ئاساسا یێنێتە 92 تەواڵن ئۆکەی بەڵام ئەویش بۆ خۆی مەترسی خۆی هەیە وەکو وتم لە بەرەوەی زووە سووتێ غازە دەرجە حرارەتی مەچینەکە بەرزەکاتەوە لە بەتایبەتی لە وەرزی هاوین و پلەی گەرما بەرزەکانە زۆر خەتەرە مەترسیەکان بۆی بەڕاستی وەکو وتم ئەبێ چاودێریەکی زۆر باش لە ئەو پاڵاوگانە بێ ئەو تێکەڵانە هەبێ واحد من تەسەور ناکەم لە پاڵاوگەکانی کاریش و لە پاڵاوگەکانی بازیانە زۆر بەباشی ئەپاڵێورێن بەڵام چیەکان بەنزینە ئەساسیەکە و پاک و خاوێنەکە و دوای کە تەوزیعکرێ بەسەر هینەکانە پاڵاوگەکانە هێن ئەم مشتەقاتانە لە نەفتا و لە کیرۆسین و لەوانە تێکەڵەکرێ باشە هەندێک جار بەداخیشەوە هەندێک بەنزیخانە ئاویش تێکەڵەکە هەر بۆی حەجمەکەی زیاد بێ و پاری زیاد دەستکە بەڵێ ئەوە شەیە خۆ کاک بەرزانە زانێ وە لیژنەی چاودێری هەیە و من باخۆ کاتی خۆی لە ساڵی نەوتەکانە معاون مدیری نەوتی سلێمانی بووم کاکە من بەخۆم خبرەی عەمەلیم هەبوو کە ئەو کاتەکە زۆر تەجدیداتیشمان نەبوو بەم شێوەیە سوتەمەنی زۆر خراپ نەبوو بۆ معلوماتت هەچی سوتەمەدیمان نەبوو لە 94 تا 97 من لەوێ بووم هەمووی لە کەرکووکەوە هات کە زۆر مواسەفات و لە عێراقا ئێستاش قسەکەی کاک بەرزان ڕاست دەکەمەوە دەوڵەتی ئێران بۆ خۆی
ڕقابێکی زۆر باشی لەسەر کوالیتی هەموو سوتەمەنی و هەموو پێکاتەکان بەڵام کەیەتە ئەم دی سنوورەوە بەداخەوە بازرگانەکانمان ناوی هیچ کەسێ ناڵێن و ناوی هیچ کۆمپانیا نایانین خۆزگەم ئەوەندە ویژدانیان هەبوو پێش ئەوەی کە بیەنەوە دەستکاریان نەکرا کۆڵەتیان خراپ نەکە چونکە یەکەم کەسێک کە زەرەرەکە وا نەزانێ پارەی زۆر پێیاکە بۆ خۆی قازانجەکە یەکەم کەس کە زەرەرەکە خۆیەتی سیارەکەی خۆیەتی سیاری ماڵ و مناڵەتی خوشکێتی دایکێتی کوڕێتی خزمێتی وا نەزانێت کە بە من و تۆ ئەفرۆشێتەوە من و تۆ ناناسێ ئێمە زەرەرەکەین بەڵکو میلەتەکە زەرەرەکە و وڵاتەکە زەرەرەکە ئەبێ وەکو من یەک قسەی نەسیحەتێکی دەردی کابراڵێ پیاوچاکانەکەم خوا ئەو سەرۆت و سامانەی یاویتە تێ بە حەڵال بێ یا بە حرام بێ تۆ ئەوەندەی کە حرامی مەکە لەسەر خۆت لەسەر ماڵ و مناڵی خۆت بە دەستێکی پاک و خاوێن بیهێنە وەکو کاک بەرزان فەرمووی ئێستا تۆ بە قاچاقی بچۆ بێنە دەدە بە بەنزین بێنە جاران کاکە مەشهور بوو یانگو نەوتی بەنزینی ئێران بەنزینێکی زۆر باشە ئەو باشیە بە کۆڵ ئەهێنرێت چونکە کابرای بە کۆڵهێنار ناتانێت هینی تێکا ئەمەی تێکە غەشی تێ بکە بەڵام بەداخەوە کۆمپانیا گەورەکان هێن لە تانجەرۆ تێکەڵی مشتەقاتە خراپەکانی پاڵاوگەکانی یەکەن ئەوەی کە لێ دەرچێت کە ئێستا هەمومان گلەیمان لەسەری باش دوای لە چارەسەرکەش قسەی زیاتر دەگەین کاک بەرزان سەبارەت بە لێکەوتەکانی بڵین لێکەوتەی دەبێت وەکو پێش باس کرد بەرونەکرێی تەکسی گرام بێ هەتا لەسەر شتومەک و بڵین مادە خۆراکیەکانیش کاریگەری دەبێت جگە لە خراپی کوالیتێکەش لەبەرەوەی کە ئەم وڵاتە تا ئێستا هاتوچۆ بەدامەزراوە نەکراوە ینی زوربەی زۆری هاتوچۆ پشتی بە بەرهەمەنەوتیەکان بەستووە بە بەنزین و بە گازۆیل بەدڵنیاوە بەرزبوونەوەی نرخەکەی تاسیریە بێ لەسەر کۆی بابەتەکانی ژیان هەتا لە دوکانێکی لاکۆڵان کە ئەشیاکەیەنێ بۆ دوکانەکەی بەسیارەیەنێ ئەگەر لەمە پێش بە 3000 بۆیان بێ بە 5000 بۆیە بن ئەویش مەجبورە نرخی زیاتر کاتە سەر کاڵاکانی تر لە جوتیارێکەوە کە تەماتەکەی هێنێ بە گران بۆ هێنن لە هاتوچەیەکەوە کە ئەچێ بۆ سەر کارەکەی ئەچێ بۆ هەشتێکیکە ئەمە بەدڵنیایەوە کاریگەری زۆرە لەسەر کۆی بابەتەکانی ژیانی خەڵک باش وەزۆکو کوالێتەکەشی ئەوەی کە لێژنەکانی ئەوە بۆ داچوونە کرد دەبێ خراپە کوالێتەکەی ئێمە لیژەکانی ئەمە لیژنی سامانە سوچەکە پسپۆر نین ئێمە کاچین خەڵکە بینین ئێستا من گرتێکی ڤیدیۆیم بینی ئەو بەنزینە 600ەکەی تێکردبوو ینی گلەی لێ هەبوو هینەکەی هەڵا بۆ سارەکە بەنزینەکەی ناوی ئەکوڵێ ئەمە دەلالت لەوە کاکە کوالێتی باش نییە ئەکە کوالێتی باش نییە وەکو کاینوزاتی بەزەوەش هەیە چکە سە پەرلەمانتارێکی عێراقی قسەی کردبوو دەڵێ ئەو کە لە عێراق شەوە دێ زۆر جار غەشی تیا دەکەن مادەی تری تێکەڵاوکەن بنزینە 600 دیناریەکە مەبەستم وەکو پێم وتی خۆ کاکە عێراق لە ئێمە باشتر نی عێراق خۆ دەزانی لە بینی ئەمە عێراقا میلیشایەکەیە ئەو میلیشای ئەو پەرلەمانتارە دەیگو دوای ئەوەی کە بۆ هەرێمی دەنێرن لێرە ئەوەی تیا کرابێت لە هەرێمی شتیاکەن من بۆم باز نەکردی لەوانەیە هەموو بەنزینێ زۆر بە ساخ و سەلامەتی بێتە ئەو گۆڕەپارانەی کە نەوتی تیا هەڵە جریان ئاڵگۆڕی تێفێت لەوێ دەستکاریە باشە پرسێکی تر لە دەرەوەی بەنزین لە ئەو کۆنجومەنی پارێزگا ئێستا نیگەرانی هاوڵاتیان دروست بوو لەسەر بڵین هەڵکەندنی کۆمەڵێک درەختەوە بڕینەوەیان لە بناری گۆیژە بەراچونتان کردووە و کارەکەی چیەوە دروستکردنی شارێکی نیشتە جێبوونیش لەوێ ئەمە بەڵێ ئێمە کاریگەری خراپی ڕاستیدا بەداداچوونمان کردووە خۆی بەڕاستی من تێناگەم ینی یاسا هەیە ژینگە یاسای هەیە بۆ هەڵکەنی ینی سزای هەیە هەڵکەنیدار ئەس خۆی شارەوانی هەڵکەندنەوە بەڵێ شارەوانی هەڵێ ئێمە ئەم شوێنە بە پێی ماسەرپلان دانراوە بۆ شوێنی نیشتە جێبوون وە چەند جارێ خاوەنی ئەو باخە و کە کابینەیەکی داناوە ئاگادارمان کردووە چکار ڕێگری بووە لە پرۆژەکە ئێمە بۆ هۆکارە بەس نەدەکرات درەختەکان دەستکاری نەکەن و ڕێگریەکەش لابە ئەزانی سەریکە من ئەوە خەڵکی پسپۆریە ئەکرا درەختەکان لە پەوتان ڕزگارکەن ینی ئەکرا تۆ ئەمڕۆ خۆ دوێنێ ئەو شوێنیان نەیە بۆ کۆمپانیایە ئەو کۆمپانیایە دڵنیا بە 3-4 مانگ خەریکی مەعاملە بووە شارەوانی ئیتوانی ئەوەی لەسەر فەرسکە ینی کاکە ئیسا درەخت لە چلەی لە هاوی نەبیرتانیا ئەفرینگیرە
تورکیا چۆن درەختەکانی برد کابرا سوودی لێوەرەگرێت ئەتوانێت درەختەکان بەو شێوە بجێزێتەوە بۆ شوێنێکیکە نەک بیکا بەشە خۆڵۆ ئەی لەسەر شارنیشتە جێبوونەکە لەو شوێنە چۆن گونجا و شوێنە من تا ئێستا وەکو بە فەرمی لەلایەن لیژەی شارەوانەکانەوە یان لەلایەن لیژەی پلان و پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگاوە ئێمە چاوەڕێی ئەوانین کە راپۆرتی زانستی و سوود بە خشبەن بە سەرۆکایەتی ئەو وەختە ئێمە وەکو سەرۆکایەتی ئەنجومەن هەم لایەنی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە ئەمڕۆ لە کۆبوونەکە بڕیارماننا لەسەر کۆی ئەو هەموو ناهۆمواریانە لیژەکانمان ڕاست پارد تەوەرە بە تەوەرە ئێمە قسەی لەسەرەکەین و بەو دەسەڵاتی هەمانە لە یاسای ژمارە سەیە بڕیاری پێویست داگیرکاری زەوی زۆرە ئێستا داگیرکاری لە بواری زەوی زۆرە دە سلێمانی من ینی زەوی داگیر بکرێ بەڵێ جاوە بەردەوامی هەیە بەردەوامی ینی بابەتێ نییە شاراوە بێ بەخۆ دەزانی وەکو پاخلاوە قاشقاشێکەکەنەوەکرێ بەخان و کاگاتە دەستەڵکە هەژارەکەین یەن بۆ ڕوخاننی یانیەوە بەڵامێک شیشی بیر نەچێت بەڕاستی سلێمانی بە مێژووی ژیانی من باشە گەڕەکەکانی عاشبایی دروست بوو ینی بەداخەوە دایما خەڵک بە زیادەڕۆیی باش شوێنی کردەوە باشە بەس لە سەداهاتی سلێمانیش پێشتر کێشە هەبوو ئێ بۆ داوتشتان کردووە و کۆنجومە ناگاتان لە داهاتەکە هەیە ئەم کێشە بۆ موچە دروست نابێتەوە داهاتی ناوخۆی سلێمانی ئەزانی مەسلەی داهات لە ڕاستیدا کۆکردنەوەی داهات حکومەتە خۆجەیەکان کۆی ناکەنەوە ینی کۆبوونەوەی کۆکردنەوەی داهات مەسەلەن لە ڕێی وەزارەتەکانەوە وەزارەتی شارەوانی بەڕێوەبەراتی گشتی شارەوانی یان سەرۆکایەتی شارەوانیەکان کە داهاتیان هەیە ڕێوشن ئێمە کۆنجومەنی پارێزگا هەوڵمان ناوە ینی بە بەردەوامی هەوڵەین بزانین داهات چۆن نازانن بەڵێ نازانن ئێوە ئاخر داهات وەکو پێم وتی ینی داهات ئێستا من بۆ نمونەیەکە بۆ باسەکەم دایرەی ئاوی سلێمانی داهاتی هەیە لە ئێستا هێراوە بە کۆمپانیایەک باشە ئەو کۆمپانیا دوو مانگە داهاتی ناوە بە حکومەت کە نەیابێ بە حکومەت پارەی کۆکردنەوەی ئەو کۆکردنەوەی ناوە وەریگرتووە نایدە ناوە حکومەت ینی بابەتەکان هەر ئەوە نیە ینی بابەتی داهات بابەتێکی قورسە خەڵکی شارەزای ئەوێ دوای ئەوە ینی بابەتێکی ئەتوانێت پرۆفیل زۆری تاکە فرۆفێڵی زۆری تێدایە تیاکرێ سپاس دەکەم کاک نەوزات سەبارەت بە چارەسەر بۆ بەنزینەکە ئەوەی کە هەرزان بێ چارەسەرەکەوەیە کە حکومەت پاڵپشتی بکە چ وەکو بڵین پارە بە یاخود ئەوەیە کە وەکو عێراق دەڵێن بەرمیلێک نەوت بە 4 دلار بە پاڵاوکەکان ئەگەر ئیرادا بێ دەتوانرێت ئەوە بکرێت ناتوانێت من وەکووتم لە هیچ کاتێکان ناتوانێت ئێستا ئەتوانێت لەبەرەوەی تۆ وەکووتم ئەگەر ڕوبێکیش لە 125 دەعمی سوتەمەنی بکەیت باقیەکەی وەکووتم چەندە هەنارداکەی بۆ نموناڵێن ماگانە 500,000 بەرمیل هەنارداکە ئەگەر ئەو 500,000 بە 120 دلار بفرۆشیت باشە نیوەی ئەوەش یاخود ڕوبعی ئەو مەبلەغەش دەعمێکی سوتەمەنیەکانی پێ بکەی ئەو دوو پاڵاوگەی کە ئێستا هەیە بەداخەوە پێم وایە پاڵاوگەیەکی شەیە لە دوکان تا ئێستا نەکەوتوتەکان ئێ باشە یەکێک لەوانەش کاکە زیاب بکەن کێشەی چیە بەڕاستی منەوە کاک بەرزان لێرەیە ڕووی دەمەمەکەمەوە حەقی ئەنجومەنی پارێزگا بە دوواداچوونێ بۆ ئەو پاڵاوگەی بکە پاڵاوگەیەکە قودرەتی پێم وایە لە ڕۆژێکە 2 ملیۆن لیتر ئەتوانێت ئینتاژکە بە هەموو مشتەقاتەکان نەک هەر بانزین باشە لە سوورقاوشانە لە سەر ڕێگەی دوکان پێم وایە 2-3 ساڵیشە تەواو بووە کێشەی چییە کاکە ئێوە زەختێ بکەن لە سامانە سروشتیەکان داعمی بکات سوتەمەنی باتی عەلەقەل لە قەیرانەکانە ئەم منتیقانە هین بکات بێ سوتەمەنی و بێ مشتەقات نەکا دووهام کاکە وەکو ئەڵێن هەر پێویستمان بەداهاتە ئەگەر ڕۆژانە بۆ نمونە 50,000 بەرمیل بێی بەم دوو پاڵاوگەیە ئەگەر هەر بەرمیلێکیش بۆ نمونە سعری خارجیشی لێ نەسەنی بە 120 دلار کاکە وەرت بە 50 دلار بیەرێ باشە کە خۆی لە دەرەوە بە 120 دلارەکە تۆ نیوەت دەعم کردووە ئەویش ناتوانێت سبەینە کۆمپانیای کاریا کۆمپانیای قەیوان بڵێ کاکە وەڵام من بەنزین بەگران ئەپاڵێەوە بەگرانی ژەردەمەوە کەواتە تۆ دامێک ئەتوانی بکەیت سەبازەوەی 100,000 بەرمیل بدەن بە پاڵاوگەکان لە حکوومەت هێرێم دەتوانرێت 4 ملیۆن بڵین لیتر
بنزین بەرهەمێرێت و کێشەکە چارەسەر دەبێت بەڕاستی کاکە حەکیم تۆ ئەو نەوتەی مشتقاتی نەوت وەکو وتم تەنها پێکهاتە نییە لە بنزین و گازۆیل و نەوتی سپی گەلێک مشتقاتی کەش نەوتی ڕەشە زیوتە زۆر جار لێرە بەداخەوە لەبەرەوەی سەناعەت و پیشەسازی پترۆکیمیاویمان نیە هەموو مشتقاتەکان فڕێ ئەیرەیە بە شێوێک لە شێوەکان ناتوانێت ئیسفادەی لێ بکرێت ئەگەر تۆ ئەو مشتقاتان دەتوانی مەصنەعێک یان مجەمەعێکی پترۆکیمیاویاتت هەبێ دەتوانی زۆر ئیسفادە لێ بکەیت غازی سروشتی بیرە نەوتەکانمان هەر بە بەلاژەوە بە بەلاش و بە پێپارەوە کە لەگەڵ ناوتەکە دەرەچێت سوودەکان دەرەچێت لەبەرە خۆوەیەکێکە لە سامانی سروشی کە زۆر مهمە بۆ معلوماتان مستقبلی دنیا مستقبلی کەرتی وزە بەرەو بەکارهێنانی زیاتری غازی سروشتی ڕوە نەوت ئەوەندە لە 10 ساڵیکە لە 20 ساڵیکە ئەوەندە بەکارهێنانی نامێنێت لە دنیا تەنانەت غازی سروشتیش ئەهەمیەتەکەی بەرامبەر بەکارهێنان و سەناعەت و پیشەسازی کارەبا هێواش پاشەخشاکە لەبەرەوە بەڕاستی ڕێی من وایە ئێستاش نەچوە بچیە حکوومەت هەرێمی کوردستان لە کەرتی وزەیە دەتوانێت گەلێک شروط لە گرێبەستەکان وڵاتانی ترەوە هەیە تا پێداویستی ناخۆ پڕ نەکەیەوە بچی بۆ دەرەوە هەناغڵەتە زۆر غەڵەتەوە خاڵێکە حەزم کرد باسیکەم بالفعل تۆ خودای گەورە سەرچاوێکی سروشتی دەوڵەمەندی یاویتەتێ پێویستەکە بیخەیتە خزمەت خۆشگوزارانی میلەت و وڵاتی ئاوادانی وڵاتەوە کەواتە پێشەوەی تۆ سادر بکەی هەناردە بکەی پێویستە پێداویستی خۆدا بکەی هەموو دنیا هەروایە بەڵام من پێم سەیرە تۆ هەمووی هەنارداکەی دوای ژەڵی وڵا ئەزمەی سوتەمەنی مەیە چۆن ئەزمەی سوتەمەنی نەگینەوە کارەبا فرۆشتنەوە کارەبایکی کەم بەرهەمێنێ بەشی ناخۆ ناکە لەوەی فرۆشت ئەی فرۆشە بە مووسڵ ئەی فرۆشە نازانە بەشوێ بەرمیلێک نەوت چەند بنزینە خۆی ئێمە کا بەرمیل لە ناو کوردەواری خۆمانە بە 200 لیتر ئین بووین بەڵام ستاندەردی عالەمی 159.87 تقریبا تۆ بڵێ 160 لەم 160 لانی کەم یەک لە سەرسەی بنزینە یەک لە سەرسەی گازۆیلە یەک لە سەرسەی ئەمە بە تقریبی پێداڵێم یەک لە سەرسەی نەوتی سپیە کەواتە تۆ کە باسی بەرمیلێ نەوتی خاوەکەی هەمووی بنزین نییە هەمووی گازۆیل نییە هەمووی نەوتی سپی نییە بۆیە وا دابنێ لە هەر بەرمیلەکە تۆ یەک لە سەرسەی بنزین لە سەدات چەند لە سەتاسی لە جۆری نەوتەکە کەوتووە سوپاسان سوپاس بۆ وڵاتان سوپاس بە ئەوی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ